ماوەی 32 ساڵە فیستیڤاڵی خواردنی یەهودیەکان لە شاری کارمێڵی وەلایەتی کالیفۆرنیاوە بەڕێوە دەچێت و ئەمساڵ 2000 کەس بەشدار بوون کە زۆربەیان جوولەکە نین. بێ لە ناسین و چێژبردن لە خواردنە جیاوازەکان میوانان دەتوانن لە نزیکەوە کۆمەڵگای یەهودیەکانی ئەمریکا بناسن. هیوەمان ئەوەیە میوانان بەکات بەسەربردن لەگەڵ ئێمەدا بۆیان دەرکەوێت کە یەهودیەکان چەند کللتوری ئەمریکا بە سامانتر دەکەن. ئێمە ڕسم و یاسای جوانمان زۆرە. بە بڕوای من بۆ نەگەلی ئاوا فستیڤاڵ و کۆبوونەوەی ئاوا کۆمەلگا لە یەک نزیک دەکاتەوە. بەداخەوە پەرتەوازەی لە کۆمەلگای هاوچەرخی ئەمریکا زۆرە. پێم وایە فستیڤاڵی کللتوری یەکگرتووی زیاد دەکات چون ئەو بربەستانە لە نێوانماندایە دێڕوخێنێت. هەوڵ دەدەین لە یەک تێبگەین. زیاتر لە 1000 خۆبەخش لەم فستیڤاڵەدا خزمەت دەکەن. گەشتیاران سەردانی پەرزگا دەکەن و ڕابین بە جوانی باسی ئاینی یەهودیان بۆ دەکات. خەڵک پێشوازی لەو پرۆگرامە دەکەن. هەندێکیان خۆبەخشانە هاوکاری دەکەن. هەندێکیشیان پارە دەبەخشن. هەر بۆیە ئەم بۆنە هەم بۆ خەڵکی جوولەکە باشە و هەمیش بۆ کۆمەلگای ئەمریکی بەگشتی. کەبابی جگەرم زۆر پێخۆشە. هەمیشە دەیکڕم. هەموو ساڵێک خواردنی بەناوبانگی لاتکە بەر لە هەموو خواردنێک تەواو دەبێت. ئەوەی ڕاستی بێدێ بۆ ئێرە تا لاتکە بخۆم. تەنیا کاتێک لە ساڵدا لاتکە دەخۆم ئەم کاتەیە چونکە زەحمەتی زۆرە. هەروەها لەگەڵ لاتکەدا خامەی ترش و سوێری سێو دەخۆم. ئەمە بۆنەیەکی کەلتوریە و هەموو نەتەوەکان تێدا بەشدار دەبن. ڕابین بە جوانی باسی کەلتور دەکات. ڕابین واتە مامۆستا. خواردنی خۆش هەیە و موزیکی جوان و گەش و هەوایشی جوانە. دەرفەتێکی باشە یەکتر بناسین چۆن هەمومان لەسەر ئەم ئەرزەدا ژیان دەکەین. دەبێت لە کەلتوری یەکتر چێژ ببینین. خەڵکی کالیفۆرنیا بە خۆشیەوە چاوەڕوانی فستیڤاڵی هاوینی جوولەکە دەکەن. فستیڤاڵێک کە بە موزیک و خواردن و هاوڕێتی کۆمەڵگەلێک نزیک دەکاتەوە. ئاوا هۆما دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.